بەداخەوە زوڵم حرامە، دروست نییە لە ڕووی شریعەتی ئیسلامەوە، لە ڕووی ئایەتە پیرۆزەکانەوە، لە ڕووی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێمان ڕاگەیەنێ و فەرمایشتی فەرمووە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ کە هەرێم لە مێژە لە دێر زەمان میلەتی کورد بەشی زوڵم و ستەمە لەلایەن عەرەب و تورک و فارس و چواردەورەوە. و بەداخەوە بریا وا نەبوایە، چونکە لە حەدیثێکی قودسیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرمێ، خوای گەورە فەرمێ: یا عیبادی، بەندەکانم، من زوڵم و ستەمم لەسەر خۆم حرام کردووە و ئێوەش لە بینی خۆتانە زوڵم مەکەن، زوڵم حرامە. ئایا ئەم زوڵمە زوڵمی تاکە شەخصی بێ، زوڵمی کۆ بێ، زوڵمی دەر و دراوسێ بێ، زوڵمی چۆن ئەڵێ دراوسەی جوگرافیامان بێ، وەکو ئێران، وەکو تورکیا، وەکو بەغدا، وەکو عەرەب، زوڵم هەر زوڵمە هەچ کەسێ بیکە لە هەچ شوێن و پێگە و مەوقیعێکا بێ. بەداخەوە تۆبارانەی تورکیا کە لە منتیقەی پێنجوێن و هۆمەرەسێنان و خونیانە کردی، ئەلحەمدولیلا کە زەرەری ڕۆحی نەبوو، ئەو خەڵکە بەڕێزەی و منتیقە سەلامەت بوو. بەڵام بەداخەوە بریا وا نەبوایە ئەم زوڵمە تاکەی ئێمە و داوامانە هەیە، ینی لە حکومەتی هەرێم، لە حکومەتی عێراق بەڕاستی لە ڕووی سنوور بەزاندن و قورسە، چونکە هەموو وڵاتێ معاهدەی چۆن ئەڵێ حدودی هەیە، سنووری هەیە، کەوا هاوڵاتیەکانی تەجاوز نەکەن، نە بە چۆن ئەڵێ ئاسمانی هێرشی ئاسمانی، نە بە سەرزەوی، نە لە سنوورەکان، نە لە شوێنی دەریایی. بەڕاستی زوڵم کارێکی قیزەونە و عولەمایان فەرمویانە زوڵم بەردەوام نابێ و نابێنێتەوە. وڵایەتر خۆ فیعلەن ئەوەیش چۆن ئەڵێ دەستکێشە، ئەوانیشە پێیان ئەوترێ معاهدەیەکیان کردووە، ڕێکەوتنامەیەکیان کردووە، هەرێمیان تەقسیم کردووە، ئەو بە ئارەزووی خۆی ئەڵێ تورک و فورس بەشێکی بردووە لێمان ئەدەن، دەرمان ئەکەن، سەفقەی چۆن ئەڵێ ئیقتیسادی هەیە، ڕێکەوتنی بیرە نەود هەیە، فلان و فیسار هەیە. لەبەرەوەی ئەمانیش تۆزێ چۆن ئەڵێ لایەنگری ئەوان بوون، ناتوان ئەوان بە ئارەزووی خۆیان تەڕاتێ نەکەن لەم وڵاتە، خۆیان بە خاوەنی ئێزانن. بەڵێ ئێستا لە کایەکە هەردوو بە سەراحەت حیزبی دەسەڵات ئەوان تاوانبارن، چونکە ئەوان ئەبێ ئێمە بپارێزن، سنوورەکانمان بپارێزن، هاوڵاتیەکانی خۆیان بپارێزن. بەڵام ئەوان لەبەر بەرژەوەندی و مەساڵحی خۆیان ڕێکەوتون، تۆباران ئەکرێن، ئاگرباران ئەکرێن، ئەمان کوژن، هەرچێکمان لێکن، ئەوانیش قڕوقەپیان لێ کردو. چۆن ئەڵێ ئینقیراض و جینۆساید بە کەس ناکرێت. حکومەتی عێراقی بەو هەموو دەسەڵاتەوە، سەدام حوسێن بەو هەموو دەسەڵات و قووە و جەبەڕوتیەوە نەیتوانی پاکتا و ڕەگەزی چۆن میلەتی کورد بکات. تورکیاش ئەوە ئەبێ لە خەیاڵی خۆی دەربکە، لە ئایدۆلۆژیا و فکرەی خۆی ئەوە بێنێتە دەرەوە. ناتوانێت مەسەلا جینۆسایدی میلەتێکی گەورەیەک و کورد کە ڕێژەیەکی زۆر نیسبەیەکی زۆر لەوێیە، بەڵێ ئیتر ئەوان داوای ماف و حەق و ئازادی خۆیان هەرچێگەکەن، ینی حەقی خۆیانە، مافی خۆیانە، وەکو میلەتانی تر. ئێمەیش بەشەکانی تر هەر چوار پارچەی کوردستان ینی بژین، مافی ژیانمان هەیە، بەڵام بە شێوازێکی چۆن ئەڵێ ئاشتیانە و سلمیانە، نەک بەو شێوازە بێ لەویا شوێنێک کە زۆر دوور 700 لەوانەیە کیلۆمەتر زیاتر دوورتر لە سنووری تورکیاوە بیبەزێنی بێ لەویا خەڵکێک بیتە بەر چۆن ئەڵێ ئاگر و ئاسن. بەڕاستی ئەمە کارێکی نەشیا و شایستە نییە، چونکە ئێمە هەموو ئەزانین لەو دەشتەی کە پێنجوێن، دەوروبەری پێنجوێن هەموو خەڵکی فەقیر و کرێکار و چینی هەژار لەوێ خەریکی کەسابەت و فەلاحەتی خۆیانن. بەڕاستی کارێکی قیزەون و نەشیا و شایستە نییە. و بەو خەیاڵەیش بیەوێ چۆن ئەڵێ جیلێ چینێ لە ناوبە مەحاڵە ئەستەمە، بۆی لە ناو نادرێ و لە ناویش نابرێ. کورد هەر باقیەوە مێنێت. ڕێکخراوی ناوخۆیی نە دەرەکی هیچیان هەڵنەساون بە ئەدا و ئەمانەتی خۆیان، ئەو واجبەی لەسەرشانیانە وەکو پاراستنی هاوڵاتیان مرۆڤەکان بەبێ فەرق و جیاوازی. بەڕاستی ئەوانیش ینی فەشەلیان هێناوە، ئەوانیش شکستیان خواردووە، لاوازن، هیچ دەور و ڕۆڵێکیان نییە. سەیرەکەی لە هەموو شوێنێک کە چینێکی مەزلوم و فەقیر ئەچەوسێنرێتەوە، ئەکوژرێ، ئەبڕێ،
ئەوان جاروا بۆ ڕیان کردو خێمەیەکیان ناوە بە فەقیر و هەژار و ئاوارە لەو لاشەوە سەداهان چەکی قورس و تۆپیان ناو باراندیانە بەسەر ئەو خەڵکە فەقیر و هەژارە بەڕاستی ڕێکخراوی مافی مرۆڤ جارنامەی گەردوونی جیهانی فەشەلی هێناوە شکست خوازە هیچی پێ ناکرێت لە ئاستی چینی فەقیر و هەژارە ئەوەی کەوا ئەیبینین بە عالەم ئاشکرا بە میدیاکان بە فەزاکان خەڵک ئەکوژرێ ڕۆژانە ئەسووتێنرێ قڕ ئەکرێ لێ ئەدرێ زیندانی ئەکرێ قڕ و قەپیان لێ کردووە چ ئومێدێکمان بێ بەم ڕێکخراوانەی ناوخۆی و دەرەکی و جیهانیش وڵی زوڵم بەڵێ زوڵم تۆ ڕاودونان و کوشتن و دەرکردن و ماڵوێنەکردن و تەخریب و هەروەکو لای خۆمان تعدیل و تەرحیلەکە هەر ئەوەیە ئەویش کۆمەڵێ گەلی کوردانی خاوەن ماف و حەق و حیسە و ئیمتیازاتی خۆیەتی داوای ژیان ئەکات داوای پێکەوە ژیان ئەکات داوای سنووری خۆی ئەکات داوای مافی خۆی ئەکات داوای ناسنامە و شناسی خۆی ئەکات بەڵام کە دابین ناکرێ و فراهم ناکرێ و لێ درێ و دەرەکرێ و قڕەکرێ و ئەگیرێ و شار بە دەرەکرێ ئەی غەیری زوڵم خۆ قابلەوە هیچی تر نیە بەڵێ زوڵمە و